هاوڕێز هاوڕێیان هیوادارم باش بن، سەلامەت بن. ئەمڕۆ یادی ١٢٧ ساڵەی ڕۆژنامەگەری کوردیە پیرۆزبایی لە هەر کەسێک دەکەم کە بە قەڵەمەکانیان بەرگری لە ئازادی مرۆڤەکان دەکەن لە هەر شوێنێکی دنیا. بەڵام ئەوەی من مەبەستمە دوو شتە لێرە باسی بکەم. ئەوەیش خۆمشەوەشکردنی دەسەڵاتی کوردی بە تایبەت ئەو کەسەی کە کەم لە سەردەمی ئەودا زۆرترین پێشلکاری مافی مرۆڤکرایە کوردستان برایە قۆناغێکەوە کە زۆر لە قۆناغەکانی پێشووتری خراپترە لە ڕووی ڕاگەیاندنی کاری ڕۆژنامەگەری. ئەویش مەسرور بارزانیە. مەسرور بارزانی ئەمڕۆ پێش هەموو خەڵکی خۆی زیاتر مشەوش کردووە، لە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە داوا لە ڕۆژنامە نووسان دەکەم بە قەڵەمەکانیان هاوکاری حکومەت بن بۆ ئاشکراکردنی کەم و کوڕیەکان. هەر ئەو مەسرور بارزانیە خۆیەتی لەگەڵ باوکی پێشێلی ئازادی کاری ڕۆژنامەری گەری و ڕۆژنامەوانان دەکەن لە کوردستان. یعنی هاوڕێیان هەمومان دەزانین شێروان شێروانی و قەهرەمان شوکری ڕێکانی ئێستا لە زیندانن. هۆکارەکەیە چییە؟ هۆکارەکەیە ئەوەیە مەسرور بارزانی بە کەیفی خۆی ئازادیان ناکەن. یعنی قەهرەمان ئێستا وادەکەی تەواو بووە بە پێی بڕیاری سەرۆکایەتی هەرێم کە ئەویش کەسێکی تری دزە ئازادی کردەوە. بەڵام مەسرور بە ئارەزوی خۆی ئازادی ناکە، کەچی ئەو ڕۆژهاتێ پێش هەموو خەڵکێک باسی ئازادی ڕۆژنامەگەری و پیرۆزبایی لە ڕۆژنامە نووسان دەکە. کاکە پیرۆزبایی تومان ناوێ واز لە شێروان شێروانی بینێ کە بە خۆت گوتیتە هەتا حەزم لێ نەبی ئازادی ناکەم. دۆسیە لە دوو دۆسیەی نوێ لۆ نوێ دەکەنەوە لە بڕی قسە بڕۆ عەمەل بکە. ئەو کابرایە بەس داوای فراوانکردنی ئازادی و ئاشکراکردنی کەم و کوڕیەکانی کردی، بۆچی ئازادی ناکەن؟ کەەوە خاڵێکمە شەرمەزاری لەوە دەسەڵاتێک کە تا ئێستاش شەرمەزاری لە بۆ ئەو کابینەیە کە مەسرور بارزانی سەرۆکایەتی دەکا کە هەتا ئێستا لە ژێرسایەی ئەو ڕۆژنامە نووسان لە کونجی زیندانەکان و بە پێی یاسا دەبێ ئازاد بکرێن، کەچی بە ئارەزووی سەرۆکی حکومەت کار بەڕێکەر ئازاد ناکرێتن. لە بڕی ئەوە بڕۆ عەمەل بکە. خاڵی دووەمیشم ئەوەیە، ینی زۆر گرینگە هەموو ئەو کەسانەی کە لە یادی ڕۆژنامەگەری کوردی بە وشەیەکیش باسی ئازادی ڕادەربڕین دەکەن شوکری ڕێکانی و شێروان شێروانی لەبیر نەکەن و داوای ئازادی ئەوان بکەن لەم ڕۆژەدا، چونکە ئەمانە نوێنەرایەتی هەموو دەنگ و ڕەنگە ئازادەکان دەکەن، نوێنەرایەتی قەڵەمی ئازاد و ڕاگەیاندنی ئازاد دەکەن لە کونجی زیندانەکانن. بۆیە لەم ڕۆژەدا دووبارە بەڵێ بۆ ئازادی شێروان شێروانی، بەڵێ بۆ ئازادی شوکری ڕێکانی. وە بە هیواشم هەموو ئەو ڕۆژنامە نووسانێک کە خۆیان پێ ڕۆژنامە نووس و بەرگری کاری ئازادیە لەم ڕۆژەدا بە دەنگی بەرز داوای ئازادی خوازان بکەن، بە تایبەت ڕۆژنامە نووسان. کاتێکی خۆش مەڵاوە.